ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برای نقشکانی بەڕێزی خۆی پەروەردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر باسکردنی بابەتی قەزا و قەدەر و ڕوونکردنەوەی ئەو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باس لە نووسینی قەدەری ئینسانەکە لە سکی دایکە. ئەمڕۆ هەوڵ دەدەین ئینشاءالله کۆتایی بە بابەتی قەدەر بێنین. ئەو وردەکاریانی تر کە ئەمێنێ ئەکرێ مەسەلەن بابی قەدەر بابێکی زۆر فراوانە ئەکرێ بە دوواداچوون بکرێ و بۆی بگەڕێینەوە. درسی ڕابردوو کۆتاییمان بە فرموودەکەی ئیبن القەیم هێنا. گوتمان ئیبن القەیم لە یەکێک لە سوودەکانی قەزا و قەدەرە ئەفەرمێ ئیرضە عن الله في جميع ما يفعله بك. گوتمان ئەڵێ ڕازی بە لە خوا هەرچیت بەسەر دێنێ ڕازی بە. بۆ چکا ئەفەرمێ فإنه ما منعك إلا ليعطيك وما ابتلاك إلا ليعافيك وما أمرضك إلا ليشفيك وما أماتك إلا ليحييك فإياك أن تغفل عن رضاه طرفة عين فتسقط من عينه. درس رابردو تفسيري أم قسيمان كرت أمرو دين وسر بردوام بين لسر سودكاني إيمان بقضاء وقدر چيه إيكي يشكلو سودانة برزان أوي إنسان لمنزليك لسرور رضاه شتيك بي أوتي الفرح جاري واحيتو بابتك ديتا بيش تو رازيد بحكمك بس خوشحال نيت يعني ناراحتي لناخا قضا وقدر جگەلەوەی کە ڕیضا بۆ دروستەکە فەرەحیش یعنی ئینسان ئاسوودەیشی بۆ دروست ئەبێ. بۆ چونکە ئێمە لە ئیمانی قەزا و قەدەرە ئەو قەناعەتەمان بۆ دروست ئەبێ بەوەی کە هەرچی بەسەرمان دێ مەشیئەی خوای لەسەرە لە بابی مەصائب خوا ویستی لەسەری هەیە. قەزا و قەدەر قەناعەتمان بۆ دروستەکە بەوەی ئەم ژیانە بە شیرینی و بە ترشی و تاڵەکانیەوە مدەیەکی کەم و کۆتایی دێت. قەزا و قەدەر قەناعەتمان بۆ دروست ئەکا بەوەی ئامانج لە بوونی ئینسان ئەم دنیاە نییە، قیامەت و ژیانێکی تر هەیە. ئەمە تەنها ڕاڕەوێکە و مرۆڤ پێات لێپەڕ ئەبێ. قەناعەتمان بۆ دروستەکە قەزا و قەدەر بەوەی ئێمە خوای پەروەردگار هەموو ئەوەی بەسەرمان دێنێ بۆ تاقیکردنەوەی باڵانسی باوەڕی ئێمەیە. کەواتە ئێمە بێ قوتابیەکی زیرەک بین وەڵامی ڕاست تۆمارکەین. قەزا و قەدەر قەناعەتی ئەومان بۆ دروستەکە کە ئێمە سەبرمان هەبێ، کە ئێمە ئارامگر بین. هەموو ئەمانە لە نەتیجەیە ئینسان بەختەوەر ئەبێ بەم نەتیجانە. بۆیە خوای پەروەردگار ئەفەرمێ قل بفضل الله وبرحمته. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ با ئینسانەکان بە فەزلی خوا بە بەزەیی خوا چی بکەن؟ وبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. بەم فەزل و ڕەحمەتی خوای ئینسان گەشبین بێ، دڵخۆش بێ. خوای پەروەردگار فەرمێ فبذلك فليفرحوا. ئێمە بە فەزل و ڕەحمی خوا دڵخۆشین، نەک بە دنیا و ئەوەی کە لە دنیا دەستمانەکەوێ. لەبەرەوە ئەمە یەکێکە لە ئیسفادەکانی قەزا و قەدەر. خاڵێکە لە ئیسفادەکانی سەبرە. ئینسان سەبری پێ ئەدا ئیمان بوون بە قەزا و قەدەر. ئێمە بەڕێزان ئیمامی عومەر فەرموودەیەکی هەیە ئەفەرمێ وجدنا خير عيشنا بالصبر. ئەفەرمێ ئێمە لەزەتمان لە تەمەنی خۆمان بە ئارامگری کردووە، لە ئارامگریە لەزەتمان کردووە. سەبر زۆر نیعمەتێکی گەورەیە. هەرچی تاوان هەیە بەڕێزان لە قۆناغی نەمانی سەبرا دروست ئەبێ. ئەوەی پیاوە کوژێ یەک لەحظە سەبر بگرێ بڕیاری کوشتنەکە نادا ئەگرێتەوە. ئەوەی دزی ئەکا، ئەوەی خراپە ئەکا، ئەوەی ژیانی خۆی و خەڵک تاڵەکە، هەمووی ئەگەر لە چەند ساتە وەختێکە ئینسانەکە سەبری هەبێ ئەو کارە نابەجێیانە ناکە و ئەگەڕێتەوە. بۆی خوای پەروەردگار دایمە پێمانە فەرمێ وەستەعینوا بالصەبر والصەلاة. ئێمە بەچی ئیستیعانە بکەین؟ بە نوێش لەگەڵ ئیستیعانە بکەین بە ئارامگری، خۆراگر و ئارامگر بین. پیاوێک هەیە ڕۆناڵد ڤیکتۆر بۆدلی. ئەم پیاوە ساڵی 1892 لە خێزانێکی فەڕەنسی لەدایک بووە.
پیاوێکی عسکەریە، يعني وسامي الصليب العسكري هي ام بياوا اغاتا بلي كولونيل لا جيشا، يعني بياوا كي زور بتوانا عسكريا. ام بياوا لجياني سربازي بيزار به، لجياني سياسي بيزار به. لمؤتمرك لورانس براون اناسه او كمشهوره باللورانس العرب، ام بياوا مستشرق بو زور تقلي عربي كردوها. لەگەڵ ڕۆڵانس ئەبێ بە برادەر ئەم ناڕەحەتی و بێتاقەتی و کەم حوسڵەیی خۆی بۆ باسەکە. لۆرانس باسی عەرەبی بۆ ئەکا، یعنی کە عەرەب ژیان و بەداوەت و چیان هەیە ئەوانە. ئەم پیاوە بڕیانەدا بێت بۆ ئەوەی لەم ناڕەحەتیانی ژیانی خۆی، ئەم پیاوە لە هیچی کەم نییە، نە لە خۆشبەختی کەمە، چکە کۆلۆنێڵە لە جێیشە، پیاوێکی زۆر پیاوێکی مەشهورە، یعنی یەکێکە لەو کەسانی کە مستەشاری عسکەریە لەسەر ئاستی فەڕەنسا، یەکێکە لەو پیاوانەی کە لە جەنگی جیهانی یەکەما بەشداری کردووە، یعنی پیاوێکی کەم نییە لە فەڕەنسا. ئەچێ بۆ ناو عەرەب، بڕیارەدا بزانێ ئەم عەرەبە، عەرەب لەو سەردەمەیە ئێمە عەرەبی 100 ساڵ لەمەوە پێش، 100 چەند ساڵ لەمەوە پێش زۆر دواکەوتوو بوون. عەرەبی چۆش، عەرەبی منتیقەی جەزیرە، ئەلبەدو، ئەڕحل، کۆچەریەکانی عەرەب، نەک بڵێ ئێستا هاتۆ بۆ دووبەی و لە دووبەی لە بورجی خەلیفە دابەزیوە و خزمەتگوزاری و مەسبەحی شیر و ئەمانی هەبووە، نا، هاتووە بۆ ئەو ناو تەپ و تۆز و خۆڵی سەحرایە. کتێبێک ئەنووسێ بە ناوی ڕیاح عەلە السەحرا، باکانی سەر بیابان. ئەم پیاوە کارینجی کە کتێبی دەعی القەلق وەبدەئی الحەیات ئەهێنێ، مەقالێکی ئەم پیاوە لە کتێبەکەیە بڵاوەکاتەوە بۆ ئەوەی قەناعەت بە عەقڵی ئینسان، بەناخی ئینسانی ئەوروپی بکە، خۆیان ئینتیحار نەکەن، خۆیان نەکوژن، دەعی القەلق وەبدەئی الحەیات، واز لە ترس و دڵە ڕاوکێ بێنن. مەقالەکەی ئەم بەچی ئەناوە هێنێ، عشت فی جەنەت الله، لە بەهەشتی خوایە ژیان. طبعا ئەم پیاوە موسڵمان نییە. ژیانی ئەم عەرەبی بادیەیە تەشبیهەکا بە بەهەشتی خوا. ئەنجا من مختەطەفاتی کتێبەکەی وەکو خۆی بۆ جەنابتان نەقڵەکەم، ئەم پیاوە بۆچی ژیانی عەرەبە دەشتەکیەکان بە بەهەشتی خوا لە قەڵەم ئەدا. 5-6 دێڕی وەکو خۆی نەقڵەکەم. ئەڵێ وەقەد تەعەلەمت من عەرەبی الصەحرا كيف أتغلب على القلق. ئەڵێ من لە عەرەبی بیابان دەشتەکی فێر بووم، چۆن بەسەر ترسا زاڵ بم. فهم بوصفهم مسلمين يؤمنون بالقضاء والقدر. ئەڵێ ئەوانە چونکە مسلمانن، ئیمانیان بە قەزا و قەدەر هەیە. وقد ساعدهم هذا الإيمان على العيش في أمان. ئەڵێ ئەم باوەڕبوونە هاوکاری کردوون لەسەرەوەی کە بە ئاسایش بژین، بە دڵنیایی بژین. وأخذ الحياة مأخذا سهلا هينا، ژیان بەو توندیە وەرنەگرن کە ئێمەی ئەوروپی وەربانگرتووە، ژیان بە شێوازێکی سادە و ساکار وەربگرن. فهم لا يتعجلون أمرا. ئەڵێ ئەوان پەلە ناکەن لە کارەکانی خۆیانە. ولا يلقون بأنفسهم بين براثن الهم قلقا على أمر. خۆیان فڕێنادەنە نێوان کەڵبەکانی خەم و پەژارەوە لە ترسی کردنی کارێک یا ڕوونەدانی کارێک. إنهم يؤمنون بأن ما قدر يكون. ئەڵێ ئەوانە ئیمانیان وایە بەوەی ئەوەی خوا مەشیئەتی لەسەر بێ ئەبێت. وأن الفرد منهم لن يصيبه إلا ما كتب الله له. هەمووشیان ئیمانیان بەوە هەیە کە شتەیەکیان نایێتە پێش ئەگەر خوا ویستی لەسەری نەبێ. وليس معنى هذا أنهم يتواكلون. ئەوەش معنای ئەوە نییە کە ئەوانە پشتێنیان لێ کردوێتەوە و ئیتر تەممەڵکاری و خۆیان داوەتە دەست ئەو قەدەرە. أو يقفون في وجه الكارثة مكتوفة الأيدي. كلا. ئەڵێ یا ڕووبەڕووی مەترسیەکانی ژیان ببنەوە بەدەست بەسراوی. ئەڵێ نەخێر، ئەمەوانە. قد أقنعتني الأعوام السبعة. طبعا أم فيكتورا كأروا بۆ ناو ئەوان، ئەم پیاوە خەڵک تەسەوورەکات 4 ڕۆژ 5 ڕۆژ 7 ساڵی ڕەبەق عەرەب جێنایەڵێ، 7 ساڵ مێنێتەوە لەو دشتە. فەڕەنسا ئەو ناز و نیعمەتەی فەڕەنسا جێبێڵی بڕێ بۆ ئەو سەحرایە، ئەزمموی یەکەم جارت بێ، 7 ساڵ دڵت نەیە ئەم ئەزمونە جێبێڵی. قد أقنعني الأعوام السبع التي قضيتها في الصحراء بين الأعراب الرحل. ئەڵێ ئەو 7 ساڵە قەناعەتیان پێ کردم کە بەڕێم کرد لە نێو عەرەبە دەشتێکی بیابانیەکانە. أن الملتاثين ومرضى النفوس والسكيرين الذي تحفل بهم أوروبا وأمريكا. ئەڵێ هەموو ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە، هەموو سەرخۆشەکان، هەموو ئەوانەی کە تووشی کە ئابە و شیزۆفرینیا بوون، هەموو ئەوانەی کە تووشی حاڵەتی گۆشەگیری بوون
كأمريكا وأوروبا بدسيانو أنالينيا ما هم إلا ضحايا المدنية الأوانة هموي قرباني دستي شارستانيتي روجاوان التي تتخذ السرعة أساسا لها كإما زور بپلا أمانو جيان بريكين أمانو زور بپلا خوشكاني جيان بگوزارينين على عرب أو پليي لجيان نية إنني لم أعاني شيئا من القلق على من هرجيز هستم بترس نكردوا وأنا أعيش في الصحراء كلو صحرايا أو حوصال جياهم بل هناك في جنة الله وجدت السكينة أو صحرايا تشبيه كاب بهشتي خوا على من لو بهشتي خوايا آرامشم دوزيوا والقناعة والرضا قشتم بقناعة قشتم برزامندي لأخير قسكاني عليه وخلاصة القول بختي قسا إنني بعد انقضاء 17 عاما على مغادرة الصحراء أم قسانيه كي يكلكتب كيانو سيويتي دواي حفظ على لقرانوي استا عليه من حفظ على باش قرانوم كصحراء بجيهشتوا ما زلت أتخذ موقف العرب حيال قضاء الله عليه قناعتي عربا بوخوم دروس كردوا برانبر بقضاء وقدر كان إخواي بالوردقار فأقبل الحوادث التي لا حيلة لي فيها بالهدوء والامتثال والسكينة هرو داوي كدي دستم لسري نبوة دستي مني تيا نبوة تواناي دفع كردني من نبوة بهيوري بآرامي قبولي أكم وقد أفلحت هذه الطباع التي اكتسبتها من العرب على أم سروشتا أم طبيعتا كلا عرب كان سودم ورقد كبوم دروز بوا في تهدئة أعصابي على أمانة ميشكيان هيور كردومتوا أعصابيان سارد كردومتوا أكثر مما تفلح آلاف المسكنات والعقاقير الطبية على أم قناعتا زياتر لهزارها حبو درماني مهدئ مخدر على قناعتي عن بيه كردومو آرامشي بيه بخشيهم أم بياوا كابرايكي غربية مسيحية تنها أم قناعته لعربي صحراء فيربوا بزان أم قناعته شون جياني قوريوا إما إيمان دار أم قضاء وقدر مان هي أم قناعته مان هي كشي بداخه وهنديك جار إما بدبختين إما بختورني لكاتك إنسان أصلا خواك باسي قضاء وقدرك بو أوي إنسان كان أم قضاء وقدر تيان بقى يعني خم بدنيا هل نقرن إما بعكسه وأشين احتجاجكين زور جار بقدر لبروا أما خالك قرنق إنساني إيمان دار بيزاني إيكي يشكل برها مكاني قضاء وقدر برزان أويا إنسان شجاعتي أبي إنساني كي بتوانا أبي إنساني كي دلير أبي بو إنسان كزور جار ذلت قبولك كنا راحتي قبولك لبرشية أترسيه لشي أترسيه لرزقي لتمني لأجلي لمالي لمنالي باشا إما خواهي پروردگار نافرمي بيمان قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا خواهي پروردگار بيمان نافرمي هرشي اوشتاني كمصائب تقدير للاي خواهي پروردگار ودين اي باشا بوشي إمامي علي مقوليكي زور جواني هي او عليك مشهورة بجراءة يك مبدأ إيش بيك إمامي علي أم مبدأ أو جرأتي بيداوة أفرمي لجيان ما لمردن ترساو بو أفرمي يقين مهبوة أو روجي أجلم تياي نهات ونامرم هاتشي دنيا هي بيوي بمكوجي لنا ومبريا قناعتي شمهبوة أو روجي كأجلم تياديت همو دنيا برقريم ليبكا لدز مردن قطار نابم أم قناعته واي لي كردوم هرقيز لمردن ترساو أم قدرتي لإنسانك دي أم قناعتي إمامي علي صد لصطوايا خواهي پروردگار كذمي موقفي منافق كانك كالشر أحدا نهاتبون كسركوني مسلمانان يانكر كأنه لو كانوا عندنا ما ماتوا وما قتلوا خواهي پروردگار فرمي قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم أقر كابلا لسر جيكي خوشي بواي أكو جراه وروجه لبرو إنسان لبابي مصائبة طبعا ما معاتبنية دواي نلين أو ما التي كالبيتوا إنسان قناح بك واحتجاج بك أما مصيبة لبابي مصيبتها درس رابطوت مع الإنسان تصرفاته واقعية أما لبابي واقعية لبابي واقعية لأن خوش كوتن لمردن لمانا أما أنا إنسان باقناعتي أبي من الله كدم لي أما قدره خفتي بوشيها بزرر دي بسر دي أما قدره خفتي نابي خوش دو خوش بابو قدري خواهي پروردگار وكو ابن القيم فرمي ما منعك إلا ليعطيك ليتي أقريتوا بو أويك آماد باشيك بي ببخشي بو أوي جاريشك خواهي پروردگار بيتي ببخشيتوا چيتر بو إنسان دروسك برزان أم قدرانا
ئەم قەدەرانە تەواضع بۆ ئینسان دروستەکە هەندێک نەخۆشی دەرونی هەیە نایهێڵێ بۆ نمونە تۆ سەرێ بگاتە کەشکەڵانی فەلەک قەزا و قەدەر پێ دەڵێ تۆ عەبدێکی خوای پەروەردگاری و تۆ ئینسانێکی بۆ ژیانێکی دیاریکرا و دروست کراوی و ئەمەی پێتە هەتە لە عیلم لە بڕوانامە لە پۆست لە پایە لە پشت و پەناو خزم و کەسایەتی ئەمە خوای پەروەردگار بەرهەمی هێناوە بە شان و بازوو دەسەڵاتی خۆت نەتسەندووە پێویستە تەواضوعت هەبێت لە بەرامبەر ئەو کەسانی کە وەکو تۆ نین تەواضوعت هەبێ ئەخلاقی تەواضوعت بۆ دروستەکە چونکە تۆ هەرچی هەتە خوا بەخاوە نێزانی خۆت بەخاوەنی هیچ نازانی بەرامبەر بە خوای پەروەردگار ئەمە یەکێکی تر لەو قەناعەتانەی کە ئینسان بۆی دروستە بێ خاڵێکی تر بەڕێزان ئێمە ئیسفادە لە قەزا و قەدەر هەندێک جار قەزا و قەدەر زلەی میهرەبانی خوان بۆ بە ئاگاهێنانەوەی خەڵک لە بێهۆشی جاری وا هەیە خەڵک دنیا وا خراپی ئەکا دنیا وای ئەبا قەدەرێک ئەیگەڕێتەوە نەخۆشیەک ئەیگەڕێتەوە بەڵایەک بیری مردنی ئەخاتەوە بۆی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار وەکو مەحوی لە شعرەکە کە ئەفەرمێ خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێکاوە قیامەت مەگەر هەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم بازی خەڵک هەیە وای لێ هاتووە مەگەر قیامەت بیری قیامەتی بکەوێتەوە ئەی زل لە میهرەبانیەکانی خوا ئەوانە شێخ بووطی جارێکیان لە محاضەرەیەکە گوتی لەگەڵ باوکم بووم گوتی مناڵ بووم گوتی ڕەفیقێکی باوکم نەخۆش بوو چوین بۆ لای لەگەڵ باوکمە کەوتبوو لە جێیا کەوتبوو دیار باوکی پیاوێکی ساڵح بۆ شێخ بووطی وتی کە هەستاین باوکم دوعای بۆ کرد چا بێتەوە وتی پیاوەکە تۆم دەستی باوکمی گرت وتی شێخ دوعای چاکبوونەوەم بۆ مەکە وتی من کە چاک بووم زۆر خراپ بووم لەگەڵ خوا ئێستا لەگەڵ خوا بینم زۆر سازە زۆر لە خۆم ڕازیم لەگەڵ خوا بەم کەفتەکاریە ئەگەر دوعام بۆ ئەەکەی خوا بەم ئیمان و قەناعەتەوە چاکم کاتەوە با چاک ببمەوە ئەگەر نا ئێستەم لە جاران خۆشترە ئەمە ئیمانە ئەم پیاوە هەستەکە ئەم نەخۆشیەی خوا خێری بۆی ویستووە چونکە ئەم پیاوە ئەو نە سەرقاڵی دنیا بووە بۆ حاڵەوە بمردایە خۆ دنیای چوو ئینسان کە مرد دنیای هەر ئەچێ بەس قیامەتیشی خسوەتە سەر خەڵکێک دنیای لەدەست ئەچێ قیامەتی پێ ئاوەدا نکاتەوە خەڵکێکی تر دنیای ئەچێ قیامەتیشی خسوەتە سەر دنیا هەردووکی لەدەست داوە بەیەکات لەبەرەوە ئەم پیاوە تێگەشتووە لە نیعمەتی ئەم قەدەرە بۆی بەڕێزان هەندێک جار قەدەرەکانی خوای پەروەردگار بۆ بە ئاگاهێنانەوەی مرۆڤەکانن هەزارها خەڵک هەیە هەزار موعیزە چاکی ناکە بەڵام یەک قەدەر چاکێکە دوێنێ چیرۆکی پیاوێکم گوێ لێگرت پیاوێکی ئەمریکیە پیاوێکی زۆر بەتوانایە پیاوێکی زۆر عالمە زۆر متەمەکینە ملحید بووە کاتی خۆی مقابلەیەکی هەیە لە مقابلەکەیە باسی هیدایەتی خۆی ئەکا ئەڵێ من ملحید بووم ئەڵێ نەک نەسرانی بووم ئەڵێ ئەمویست ببم بە نەسرانی نەمەتوانی ئەڵێ خێزانم مناڵێکمان بوو مناڵەکە لە خەستەخانم دڵی مناڵەکە تەواو نەبوو لەو مناڵانە بوو کە نەیەتوانی وەکو پێویست ئۆکسیجینی هەبێ ئەڵێ ئەم مناڵە کە پێیان وتم یعنی مناڵەکە طبعا خۆی طبیبە کابرا ئەمزانی مەحتومە بە مەوت یعنی ئەمرێ مناڵەکە هیچ لە دەسم داوە مناڵەکە ئەڵێ کە چوون مناڵەکەم بینی مناڵەکە شین ببووەوە قەریب بووە خنکا مناڵەکە ئەڵێ زۆر دکتۆر هاتبوون طبعا باعتباری خۆی دکتۆرە زۆر دکتۆری جەراح کەوانی پسپۆری مناڵن چونکە مەژنی هەموو دکتۆرێکم و اختصاسێکی هەبێ ئەڵێ زۆر سەیری مناڵەکەیان کرد ئەڵێ ئەیانزانی من لە دەموچاویانە بێهیواییم ئەخوێنەوە کە مناڵەکە ئەمرێ ئەوانیش لە دەموچایی منە ئەو بێهیواییانە خوێنەوە ئەڵێ زۆر ناڕەحەت بووم چونکە مناڵەکە عەمەلیاتیش بکرایە بەپێی تەمەن و گەورەبوونی مناڵەکە ئەبێتەن چەندین جار فەتحی سەدری بۆ بکرێ بۆ ئەوەی ئەو خەلەلەی کە لە دڵیا هەیە خەلەلەکە بەپێی گۆڕینی تەمەن و گەورەبوونی بگۆڕێ دیارە عوزوێکە ئەگۆڕێ مەسەلەن شتێکە بۆ یەگۆڕن لە دڵیا ئەڵێ لەبەرەوە زۆر بێهیوا بووم ئەڵێ وازم لە دکتۆرەکان و لە مناڵەکە هێنا و چووم ئەڵێ گوتم خوایە ئەگەر هەیت ئیمانم پێت نییە کە هەیت بەس ئەگەر هەیت بوونی خۆتم بۆ بسەلمێنە پێم بڵێ هەیت من کابرایەکی تائیهم من کابرایەکم ئیمانم نییە خوایە ئەگەر هەیت وەرە بەدەمەوە ئێستا من دەسم لە هەموو شتێک بەربووە دەسم لە هەموو زانستێک لە هەموو توانایەکی مرۆڤ بەربووە خوایە ئەڵێ وتم وعد بێ ئەگەر هەیت بوونی خۆتم پێ بسەلمێنە وعد بێ بۆت ببم
ئەگەر بوونی خۆتە بۆ سلمانم ئەڵێ ئەم شتانم گوت ئەڵێ بەڵام هەر وەکو مشکیە قسەکانمە کرد نەک کەسێ قەناعەتم هەیە بەوەی کە هەیە بەس بیستبووم ئەڵێن هەیە ئەیان گوت من ئینکارمە کرد ئەڵێ گوتم ئەگەر هەیە با ئێستا بوونی خۆیم پیشان بدا ئەڵێت ئەو دوعاەنم کرد و چوومە لای دکتۆرەکان ئەڵێ ئەبینم دەموچاوی دکتۆرەکان گۆڕاوە ئەڵێ وتم چی بووە ئەڵێ وتێن وەڵاهی نازانم چی بووە بەس مناڵەکە وەزئی زۆر باشە دڵنیا بەلەوە ئەڵێ کە چووم مناڵەکە وەزئی زۆر تەبیعی هەناسی ئەیە نشین بوونەوەی مابوو هیچی نەمابوو ئەڵێ بە دکتۆرەکانم گوتم چیتان بۆ کردوتان بەخوا بە سیرمان کردووە هیچ بەس نازانین چی ئەم مناڵی وا چا کرد ئەڵێ من گوتم من ئەزانم چی چاکی کرد ئەڵێ ڕۆشتم بڕیارم دا بم بە مەسیحی بم بە نەسڕانی ئەڵێ چوم دراسی ئینجیلم کرد دەیە سەدەها پرسیارم لە ئینجیلا بۆ دروست بوو بێ وەڵام بوو ئەڵێ ئەم گوت کاکە ئێوە ناڵێن عیسا کوڕی خوایە ئادی قەشەکانی ئاینی مەسیحیەت عیسا جاری ئەم ئینجیلانی ئێمە لە بەردەستمانایە 300 و ئەوەندە ساڵ دوای مەسیح نووسراوەتەوە مەسیح ئەلفێکی لێ نەنووسیوەتەوە حەواریەکان نووسیویانەتەوە جگەلەوەی کە ئینجیلەکان جیاوازن بەڵام بە جیاوازی ئینجیلەکانیشەوە لە یەک شوێنە مەسیح نەیگوتووە من خوام نەیشی وتووە کوڕی خوام ئێوە بەچی مەسیحتان کردەوە بە کوڕی خوا ئەیانە ئێمە نازانین بەس دین وا پێمانەڵێ کە مەسیح کوڕی خوایە و هاتووە بۆ ئەوەی هەڵەی مرۆڤەکان بسڕێتەوە ئەڵێ سەدەها پرسیارم بۆ دروستە بۆ قەشەیەک نەبوو وەڵامم باتەوە ئەڵێ هەتاوەکو گەڕام ئەڵێ یەهودیەتم دراسە کرد ئەڵێ هاتم ئیسلامم دراسە کرد ئەڵێ گەشتمە قەناعەت بەوەی ئەو خوایەی مسلمانەکان باسی ئەکان ئەوە ئەو خوایەکە هاو بەهانای کچەکەی منەوە ئەوە ئەو خوایە کە بوونی خۆی بۆ سلمانم ئێستا داعیەکی گەورەیە کابرا پیاوێکی دیندار و داعیەکی گەورەیە ئەمە ئەزمموی کەسێکە بەڕێزان لەبەرەوە ئینسان ئەمە چی بۆ دروست ئەکا وەکو عەرزم کردێن ئەمە هەندێک جار ئەم پیاوە ئەم بەڵایی بەسەر نەهاتایە چۆن خوایە دۆزیەوە کچەکەی بەم دەرەجەیە نەخۆش نەکەوێ ئەم پیاوە هەر بە مولحیدی ئەڕۆی لەبەرەوە ئەم بەڵایی کە بەسەر کچەکەی هاتووە بۆ بە سەبەبی ئەوەی ئەم پیاوە لە کچەکەی گەورەتری دۆزیوەتەوە کە خوایە لە دنیا گەورەتری دۆزیوەتەوە کە قیامەتە لەبەرەوە ئەمجا ئەم قەدەرانە زۆر کات ئەبن بەمایی هیدایەت بۆ ئینسان بەلایەوە قورس نەبێ خەڵکی تر بەڕێزان ئێمە ئەگەر ئەم قەدەرانە نەبێ زۆر کات ئینسان نیعمەتی خۆشی و بەختەوەریەکانی دنیا نازانێ تۆ ئێستا کە لەشت ساغە بە نەخۆشەکانە ئەزانی تۆ لە چ نیعمەتێکای تۆ کە ئێوارەندا ئەنیشی مەسەلەن ماڵەوە هەمووی ئەلحەمدولیلا خێزانێکی بەختەوەر و خێزانێکی ئاسوودە و ماڵ حاڵ ئەگوزەرێ و ئەڕوا حەز بە نیعمەتی خوا ئەکەی کە ئەگەڕیت ئەبیستیت ئەبینیت خەڵکانێکن ئەم نیعمەتانەیان نییە خەڵکانێکن هەژارن خەڵکانێکن نەخۆشن خەڵکانێکن دوژمندارن خەڵکانێکن بەدەست موسیبەتەکانی دنیا و ئەناڵێنن قەرزارن لەش ببارن تۆ کە ئەبینی هیچ کام لەمانت نییە حەز بە نیعمەتێکی گەورەی خوا ئەکەی لەبەرەوە قەدەر ئەم قەدەرانە حتا لەسەر خۆت دوو ڕۆژ کە نەخۆشەکەوی قیمەتی لەشساغی بۆ دەرەکەوێت ئەم لەشساغیە چی نیعمەتێکی گەورەی خوائیدا ئەگەر تاڵی موسیبەتی نەخۆشیەکە نەبێ شیرینی لەشساغی و قەدەرەکەت بۆ دەرناکەوێت لەبەرەوە ئینسان قەدەر لەمانەیە هەمووی خەیرە بۆ ئینسان بابەتێکی ترمانەیە بەڕێزان ئەم بابەتە بابەتێکی علمیە لە مەسەلەی قەدەرە زۆرجار ئەم پرسیارە ڕوبەڕوو ئەبێتەوە ئایا قەدەر گۆڕانکاری بەسەرا دێ یا بەسەرا نایە ئەجەلی ئینسان ڕزقی ئینسان ئەگۆڕێ یا ناگۆڕێ ئێمە ئاەتێکمانەیە لە قورئانە خوای پەروەردگارە فەرمێ فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون کە ئەجەلیان هات بە لەحەزات پاش و پێش ناکە ئەم ئەجەلە زۆربەی زۆرمان قەناعەتمان وایە بۆی ئەم ئەجەلەکە دێ پاش و پێش ناکە ڕزق دیاری کراوە ئەجەل دیاری کراوە ئەم قەناعەتی ئێمە قەناعەتێکە 100% دروستە بەڵام یەک ئیعادە نەزەری بچووکی ئەوێ لە مەسەلەیەکە کۆمەڵە دەقی ترمان هەیە لە حەدیث و قورئانە وامان پێ ناڵێن بۆ نمونە خوای پەروەردگارە فەرمێ يمحو الله ما يشاء ويثبت ئەوە چییە کە خوا ئەیسڕێتەوە ئەوە چییە کە ئیثباتی ئەکا کەواتە خوای گەورە هەندێک شتێ ئەیسڕێتەوە هەندێک شت هەیە تەثبیتی کە ئەفەرمێ وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب ولا ينقص من عمره وما يعمر من كواتا أما بيمان الله
ئەم قەدەرە ئەم باڵانسی تەمەنە لەوانەیە زیاد و کەم ئەکا. بۆ نمونە قسەکەی ئادەم هەمووان بیستومانە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس لەوە ئەکا خوای گەورە مەسحی پشتی ئادەم ئەکا هەموو ذوڕیەتەکانی دێنێ. هەموو ذوڕیەتەکانی پێغەمبەری خوا فەرمێ نورێکیان هەیە، نور ئەفەرمێ یەکێک ئەبینێ گەنجێکی زۆر جوانە و نورێکی زۆر پرشنگداری هەیە. ئادەم ئەپرسێ ئەفەرمێ من هذا یا جبریل، ئەفەرمێ ئەو گەنجە کێیە؟ ئەڵێن ئەوە داوودە. ئادەم ئەفەرمێ تەمەنی چەنە؟ ئەڵێن تەمەنی 6 ساڵە. ئەڵێ خوایە 40 ساڵ لە تەمەنی من بخەرە سەر تەمەنی ئەو. ئادەم تەمەنی 1000 ساڵ بووە، واتە ئێستا ئادەم 40 کەم بوو بە 960. اینجا ئەڵێن ئادەم کە تەمەنی خۆی سەرفکە تەبەن چیرۆکەکە دوور و درێژە حەدیثەکە ئەڵێ لە 960 ساڵیا مەلەک المەوت هاتە خزمەتی، وتی ئیترەوە تەواو تەمەنی تەواو بوو، وتی من 1000 ساڵ بوو ئێستا 960 40 ماوە، وتی ئەی تۆ کاتی خۆی 40 نیا بە داوود، وتی نەمداوت. بۆیە پێغەمبەر فەرمێ فجحد آدم وجحدت ذريته ونسي آدم فنسيت ذريته. آدم ئینکاری وعدەکەی خۆی کرد، طبعا نسیانە بیری چۆتەوە کە وعدەکەی داوە. لێرە کەواتە خوای پەروەردگار عمری ئادەم 40 ساڵ دێنێتە خوارەوە، عمری داوود 40 ساڵ زیاد دەکا. کەواتە ئەمە پێمانەڵێ کە ئەم قەدەرە ممکنە زیاد و کەم بکە. هەندی حەدیثی تربان هەیە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من أراد أن يبسط الله له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه. هەر کەسێک ئێوێ خوا تەمەنی درێژکە، خوا ڕزقی واسعکە، فراوانکە، باسی لێ ڕەحم جێبەجێ بکە. ئەی باشە ئەم نەسانە چۆن ئێمە تەطبیقیکەین؟ چۆن لەگەڵ ئەو نەسەی کە ئەفەرمێ فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. طبعا لێرە علەما ئەفەرمون دوو تەوجیه هەیە بۆ ئەم حەدیثان. یەکەم زیادەی عمر و ڕزق بە زیادەی عەدەد نییە، بە زیادەی بەرەکەتە، بە زیادەی بەرەکەتە. تەفسیری دووەم کە صحیحترە لەم تەفسیرە ئەوەیە کە نا زیادەی حەقیقیە. خوای گەورە لە واقعا زیادەکە. ئەی چۆن زیادەکە خوای پەروەردگار؟ علەما ئەفەرمون خوا شتێکی هەیە پێی ئەوتێ اللەوح المەحفوظ کە مەقادیری خەلق ئەلێرا نووسراوە. شتێکی شەیە خوا بە مەلائیکەتەکانی ئەفەرمێ، بە فریشتەکانی ئەفەرمێ. ئەم ئینسانە کە خوای پەروەردگار تەقدیری ئەکا لە سکی دایکە مەلائیکەتەکە کە دێ ڕزق و ئەجەل و ئەمانی بۆ ئەنووسێ، خوای پەروەردگار ئەفەرمێ بۆ نمونە 6 ساڵ تەمەنی بۆ بنووسە، بەڵام ئەگەر ئەوەی کرد و ئەوەی کرد بۆی بکە بە 7. ئەم عیلمە لای مەلائیکەکە معلقە، بەڵام لای خوا ثابتە، لە لەوح المەحفوظی خوا ثابتە، یعنی عیلمەکەی خوا ناگۆڕێ. مەلائیکەکە ئێستا ئەمەی لای مەلائیکەکە هەیە قابلی گۆڕانە، بەڵام ئەوەی لای خوا ئەوەیە کە خوا ئەفەرمێ فإذا جاء أجلهم يعني الأجل الذي قدر لهم في اللوح المحفوظ. خوا ئەفەرمێ لا يستأخرون ساعة ولا يستقدمون. کەواتە ئێمە ئەم دەقانەواتی ئەگەین، ئەم دەقانە لە عیلمی مەلائیکەتەکەیە. خوا بە مەلائیکەتەکە ئەفەرمێ ئەجەلەکە، نەک لە عیلمی خۆی ئەیگۆڕێ، لە عیلمی مەلائیکەتەکە ئەیگۆڕێ. کەواتە کە يمحو الله ما يشاء ويثبت وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب. أما باعتبار شيء باعتبار علم ملائكة نك باعتبار. ابن تيمية أفرمي شيء أفرمي والأجل أجلان. أفرمي دو أجل من هي أجل مطلق يعلمه الله، أجلك رها من هي أو ثابتة للوح المحفوظة بس خوا أيزانية، وأجل مقيد أجلك ترمان هي وبستي أسباب أحداث باشا. فإن الله أمر الملك أن يكتب له أجلا. خواهي قولا أمر بملائكتك أكا كأجلك بوديادي بك، وقال بملائكتك أفرمي إن وصل رحمه زدته كذا وكذا. أفرمي أقل أمصي لي رحم جيبك أو نتمني بوزيادكم. والملك لا يعلم أيزداد أم لا، ملائكتك نازاني أمصي لي رحمك بوي زاد بي يا بوي زاد نابي، بلام خوي عالمة، لكن الله يعلم ما يستقر عليه الأمر. بلام خوي پروردگار أزاني شي ثابت أبي وأزاني لكوتايا أجل قدري أم عبده شون به. أما بكورتي درباري أم موضوع كواته إما قناعت مالوايا أم دقانا دقي صحيحا دقي صريحا دقي علمي هيش تناقض لبيني دقة كانانية. خواي پروردگار أجليكي مطلقي ثابتي هي للاي خوي لعلمي خوي لكتابي خوي للوح المحفوظ. أجليكي هي بملائكتك أني عليه
کە دەیهێنێتە سەر زەوی بۆ تەطبیق. خوای پەروەردگار بە مەلائیکەتەکە ئەفەرمێ ئەجەلی ئەم عەبدە ئاوایە، عمری ئاوایە، ڕزقی ئاوایە. دوای خوای پەروەردگار حتا بۆیە ئێمە ليلة النصف من شعبان خوای پەروەردگار ئەفەرمێ فيها يفرق كل أمر حكيم. هەندێک ئەحادیث مانەیە بەوەی ئەجەلی ئینسان و بۆی ڕزقی ئینسان و ئەمانی تیا تازە ئەبێتەوە، ئەمانە دقیقن لە ڕووی علمیەوە. لەبەرەوە ئەم دوو حاڵەتەمان هەیە لێمان تێک نەچێ. هەندێک ئەخطاءمان هەیە، هەڵەمان هەیە بە کورتی ئاماژەی پێ ئەەکەم لە بابی قەدەرە بۆی کۆتایی بە باسەکەمان بەم بابەتە بێنین. یەکەم خۆ بەدەستەوەدان و واسهێنان لە ئەسباب، تەواکل، یعنی ئینسان پشتی لێ بکاتەوە، پشتێنی لێ بکاتەوە، بڵێ وڵا کاکە مادەم قەدەر وا بێ ئیتر ئێمە هەمووشت بینە دەستخوا نا. عەمەل لە لای تۆیە، نەتیجە لە لای خوای پەروەردگارە. تۆ خوای گەورە فەرمێ وەقول اعملوا واستعينوا بالصبر والصلاة. خوای پەروەردگار فەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى. وەنیە ئەمە هەمووی پێمانەڵێ ئینسانەکان پێویستە عەمەل بکەن. خوای پەروەردگار تەکلیفیانەکا بە عەمەل. ئەگەر عەمەل نەکەن ئەو کاتە خوای پەروەردگار لەسەر نەبوون نادات. ئینسان هیچ نەکاو پشتێنی لێ بکاتەوە بڵێ وەڵا ئیتر خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەکی ئەعرابی هات، خوشترەکەی ڕەشمەکەی بەجێهێشت و هات لای پێغەمبەر دانیشە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی خوشترەکەت، فەرمی پشت بەخوا هیچی لێ نایە، فەرمی ئەعقیلها ثم توکل علی الله. گوتی بڕۆ بەسەرەوە بڵێ پشت بەخوا. لەبەرەوە ئینسان ئەبێ ئەخذ بە ئەسباب بکە، شتێک نییە پێی بوتێ ئەخذ بە ئەسباب ناکە. خوا ئەفەرمێ موسڵمانان سەرەخەم، بەڵام خوا بە ئێمە نافەرمێ من کافرەکان تێگەشکێنم، بە ئێمە ئەفەرمێ وأعدوا لهم ما استطعتم. ئەعیدوا، ئێمە مەأمورین بە ئەمرەکە. ڕاستە نەتیجەکە لە لای ئەوە. خاڵێکی تر هەندێک بۆ نمونە ئەقوالمان هەیە، بۆ جارێ بە کابرا ئەڵێ قولێکە هێنی ئەمە قولە نیسبەتەکرێ بۆ لای هەندێک لە متەسەویفە کەوانیە، متەسەویفەی حەق وایە نەوتووە. بۆ نمونە ئەڵێ بۆ فڵان شت ناکەی، ئەڵێ حەسبی من سؤالی علمه بحالی. ئەڵێ من لەخوا ناپاڕێمەوە چکە خۆی ئاگادارتر لە حاڵی من. ئەم قەولە منسوبە بۆ ئیبراهیم. ئەڵێن گوایە ئیبراهیم کە فڕێدراوەتە ئاگرەکەوە، گوایە کە پێی گوتراوە بۆ لەخوا ناپاڕێتەوە، گوتوێتی حەسبی من سؤالی علمه بحالی. يعني من بيويز ناكالي بباريمو چكا خوي عالم. ام قصي اصلي نيه لدينا بريزان خوا افرمي وقال ربكم ادعوني استجب. يعني شي علمه بحالي يغني من سؤالي. نا خوا افرمي داوام ليبكن ببارينوا ديم بدم داوا كانت انوا لبروا علماء افرمي شيخ الاسلام ابن تيميه افرمي هذا كلام باطل. افرمي مقسيكي بوچا خلاف ما ذكره الله عن ابراهيم. اما خلاف اويك اخوا درباري ابراهيم وبيغمبراني تريج باسك من دعائهم لله ومسالتهم اياه وهو خلاف ما امر الله به عباده. اما بخلاف اويا ابراهيم كويسي منالي ببي خو خوا ايزاني ابراهيم منالي نابي اي بو باراي وخوايا منالم بي اي بو زكريا باراي وخوايا منالم بي اي بو بيغمبري خوا لشر بدر باراي وخوايا سرمالقي اي بو موسى لخوا ابارته وكلا دستي فرعون نجاتي به. ئەمە ئەخلاقی پێغەمبەران بووە. چ پێغەمبەرێک گوتێتی وەڵام من پێویست ناکات لەخوا بپەڕێمەوە، خۆی بابێ بەدەمەوە، خۆی ئەزانێ من لە چ میحنەتێک ئەم شتیوان نییە. ئینسان ئەبێ لەخوا بپارێتەوە. ئەم قەولە لە بابی قەدەرا قەولێکی هەڵەیە. قەولێکی ترمان هەیە، هەندێک جار ئەبینی خەڵک لە دوعایە دەقی پێوە ئەگرێ، ئەڵێ اللهم إني لا أسألك رد القضاء ولكني أسألك اللطف فيه. ئەڵێ خوایە من داوا لێ ناکەم قەزا بگێڕیتەوە، بەڵام داوت لێ ئەەکەم میهرەبانیم لەگەڵ کە لە کاتی قەزاکەیە. ئەم قسەیەش باتیلە. باطلة بوج كبيغمري خوا صلى الله عليه وسلم فرميتي تعوذوا بالله من جهد البلاء وسوء القضاء. ببارينا ولا خوا بنا بقرن بخوا لشي لبلاو مصيبات ولا سوء القضاء لو شر مصيبتاني كبرو روتان دي لبروا خواي پروردگار خوي فيربانك بوي اما ببارينا ولا خوا بوي خوا لبلا لا ماندا چون اما بلين ولا إيمن بخوان لين اللهم إني لا أسألك رد القضاء نخير ألين اللهم إنا نسألك رد قضاء السوء. خواي پروردگار بلايا مصيبته بو خوا فيرمانك لدعاء لسوري بقرية بما نافرمي لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. ام دعاء زور قرنق انسان بك اخواي بشتيك تاقيم نكيتو كبرقين هاقرم ولا تحملنا هندي سوء القضاء انسان تحمليناك لبرو دعايك مشروع اخوا خوي فيرمانك انسان بله ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. خواي بلايك نارحتيك نهيني بسر مانك لجيري درناتشينو برقين هاقرين هيك يجكال حلقاني ايما لبابي قدرها برزان اويا
جزم كردن بشتيك لداهاتوا يعني بلي والله حفري داهاتوا أو أكم لا خوا فرمي ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا إلا أن يشاء الله هاتشي دوينت بو بياني بو 5 دقيقة بلي إن شاء الله إن شاء الله بيجي ربو مشيئي خواهي پروردگار يعني إيش إنسان مشيئي نية ببي مشيئي خواهي پروردگار لبرو إنسان دائما اشتيكي وتجزم نكا خالي كتير مثلا بابك هي التألي على الله يعني إنسان والعياذ بالله خوایەتی بەسەر خواوەنەکە ئەو حەدیسی بوخاری کە کابرا پیاوێکی خراپ دوو برادر وەکیان چاک وێکیان خراپ و برادرە چاکەکە بە خراپەکەی گوتی وەڵای قەت خوا لە تۆ خۆش نابێ خوای پەروەردگارە فەرمێ لە حەدیثێکی قودسیە فەرمێ من ذا الذي يتألى علي ئەڵێ ئەوە کێ خوایەتی بەسەر منەوە ئەکا ئەوە کێ ڕەحمەت و غەزەبی من دابەش ئەکا ئەوە کێ بەهشت و جەهەنەمی من دابەش ئەکا ئەڵێ خوای پەروەردگار بە عەبدە ساڵحەکەی گوتی تۆ بڕۆ بۆ دۆزەخ بە عەبدە خراپەکەی گوت تۆ بڕۆ بۆ بەهشت بۆ ئەو مەویست نەبوو لە ڕەحمی خوا بەڵام ئەمە بە 4 نوێژ و 4 سوژدە ئەویست خوایەتی بەسەر خواوە بکە وەڵا خوا لە خەڵک خۆش نابێ بە چ بەڵگەیە خوا لە خەڵک خۆش نابێ تۆ عالمی بەوەی کە لە عیلمی خوایە هەیە یا تۆ مقتەدیری بەوەی کە لە قودرەتی خوایە هەیە هیچیان لەبەرەوە ئینسان نابێ مەغرور بێ بەم شتانە خاڵێکی تر مەسەلەی لەو یعنی ئەگەر ئێمە زۆر جار کە قەدەرێک دیاڵین ئەگەر وا بووای نا دڵی خۆت بەوە بدەرەوە هەر قەدەرێک هات تازە لە دوای چوو مەچۆ لە مەسائیبە نەک لە مەعاتیبە قەدەر الله وما شاء فعل ئەمە قەدەرێکە و هاتووە شانی ئەدەینە بەر ئیتر ڕابردوو ناگەڕێتەوە خوای پەروەردگارە فەرمێ لیکەی لا تەأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم ئینسان قەت خۆی نیگەران نەکا بەڵایەک مصیبەتێک ڕزقێک لەدەست ئەچێ باشە زەرەرێک دێت ئیتر خۆ تووشی نەخۆشی دەرونی مەکە بەبوونی زەرەرەکە تەجاوزی بکە قەدەر بۆ ئەوەیە ئێمە تەجاوزی ئەحداثەکان بکەین تەجاوزی مصیبەت و ناڕەحەتیەکانی خۆمان بکەین مەڵێ ئەگەر وا بوایە وا ئەبوو خوا لە وەصفی منافقەکانە ئەوە ئەهێنێ کە باسییانەکە ئەفەرمێ منافقەکان ئەیان گوت لە شەڕی ئوحودا لەو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا يعني أيان قد شيء أيان قد الذين قالوا لإخوانهم وقعدوا لو أطاعونا لو ما قتلوا باش خواهي بالردقارة فلما قل فادرأوا عن أنفسكم الموت إن كنتم صادقين أقر رازقا إيو ممرن أقرتان زاني أوان بوي أو مردون خالكي تلك إما حالين زور جارتيايا خوزقب بمردن خواستن أما حاليك لبابي قضاء وقدرها بريزان پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرمي لا يسأل أحدكم الموت لضر نزل به افرمي با کاس خوزگن بمردن نخوازه لبر ناراحتی توشی بوا اگر انسان زور ناراحت بو لجیانی خوی زور بيطاقت بو زور حسی کرد بشمینتا بل اللهم احيني ان كانت الحياة خيرا لي وامتني ان كانت الوفاة خيرا لي خواه اگر ازاني جيانم اوي ببري وماوه باشا خواه بمجينا يعني إيشاك بجارينو بو مشيئة علمي خواه نك إيما داويشتيك اقتراح بو خواه بكين بلين بمان مرينا چونك أمنا رازيبون بقدر خواه بالوردقار أما وكو چون انتحار فعلا إظهاري نارازيبون لقدر خواه أم قسيش أقل إنسان تمنى مردن بك يعني خواه من بم بشي كتو بخشي وتبي رازينيم كوتاي بما بينا لبرو إنسان أونك على قلخوا أما أقات سنور بزاندني أدب لقلخوا لا إنسان مهما كان يعني أو أدب لقلخوا بباريزه لم حقيقة جيانته بقى أم جيانة خوا فرمي فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا دايما ناخوشي خوشي بدوايات يقين تانا به ناخوشي كاني أم جيانة بردوام نابه خوشي كاني شي بردوام نابه لبرو إنسان أم حالتيش لبابي قدرة هلايك إما يكين لقزا وقدرة أما خوشويستان يعني كرتيك بو لسر توضيحي أو حديثاني بيغمبر صلى الله عليه وسلم كبو جياني إنسان باسيكا وبو تقديري عمري إنسان باسيكا بما دين بابت كوتاي بابتي قضا وقدر أقل خواهي قولة تمنية بچن محاضرين رابر داهاتوا إن شاء الله ولدين باس لموضوعي بابتها وچرخكاني بيوس بكور بلبكين وكو مسألة منالي بلوري و هالبجاردني رقزي منالو بكريداني رحمو استنساقي بشريو اندازي جينات وأم بابتانا هول دين المحاضري داهاتو كان إن شاء الله كيشك بخينا سرعو بابتانا أقول ما تسمعون وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته ومن آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم
لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە تقويم سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی